ئەمڕۆ ڕۆژی جیهانی دژی کارکردنی منداڵانە لە هەرێمی کوردستانیش تا ئێستا هەزاران منداڵ کە لە تەمەنی خوێندندان ڕۆژانە لە ژێر کارکردندان. بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی ئەم ڕۆژە و دیاردەیی کارکردنی منداڵ لە هەرێمی کوردستان، ڕاستەوخۆ ڕاستی حەمامین پێمنێری پێم لە شاری سلێمانیەوە وەردەگرین. ڕاستی سڵاوت لێبێت وەم کاتت باش. دیاردەی کارکردنی منداڵان لە سەرشەقامەکان لە خوار تەمەنی یاسایی لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە پێی و زانیاریانەی کە کۆت کردوتەوە لە چ ئاستێکداوە بە تایبەت ئێستا کە لە شاری سلێمانی تۆ چی دەبینی لە سەرشەقامەکان؟ باڵێکا کارزان سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی بیسترانی کەناڵی ئاسمانی. پێیان دیارە من ئێستا کەوتم لە ناو جێگەی بازاڕی شاری سلێمانی. ئەم مناڵە بەڕێزانی کە بینی ئێستاکە لە دەوری من هەمویان تەمەنیان خوار لە تەمەنی یاسایی کارکردنەوەیە. سەرجەمیان بەهۆی ئەوەی بارودۆخی ژیانیان کە ناهێنێت دەستیان کردەوە بە ئیشکردن وەرێ لەسەر شەقامەکان ئیشەکەن ڕۆژان دێنەوە بازاڕەوە وەک هاوڵاتێکی دیکەی یاسایی لێرە ئیشەکەن کە دیارە زیانی گەورەی دەرونی و جەستەیی زۆر جار ئەبین و ڕوبڕای من ئەڕۆمە لایەکی لەم بەڕێزانە کاک دانیار تۆ ئەگەر بیتە ئێرەوە سڵاو لێبێ. تۆ تەمەنت چەند ساڵە؟ 12 ساڵی باشە. ڕۆژانە کەی دیتە ئێرە؟ هەڵا هەموو ڕۆژێ. بەڵێ. چییە فرۆشی لێرە چیەکەی؟ هەڵا کێکە فرۆش کێکوش ئەخوێنیت؟ ئەرە وەڵا خوێنم. تۆلی چەنی؟ هەڵا دەرچم بۆ هەشت. باشە تا چەندێ ئیشکردن لەوەی کە دیتە بازار زەرری لە خوێندنەکەت داوە؟ هەڵا زەرری لێ ناو تەنیا هاوینان ئیشەکەم. بەڵێ. تۆش پێت خۆش بوو نمونە بۆی کە بۆچی ئیشەکەی چی ناچاری کردی بۆی ئیش؟ هەڵا حەزەکەم پارە کۆکەمە لەگە باوکما بوو. بەڵێ. زۆر باشە. تا ئێستاکە ڕوبەڕووی هیچ تۆ دوو تیژێک بوویتەوە لەوەی کە هاوڵاتیەک بە جۆرێ مامەڵەی کردبێ؟ ناوەڵا نەخێر. ڕۆژانە چەندێ لێرە ئیشەکەی چەندێ پێیاکەی داهاتەکەی بۆ تۆ باشە بەشی خۆتەکە؟ هەڵا بەشەکە بەڵێ. باشە. هەڵا باشە. باشە سپاس کاک دانیار. ئەمانی کە لە دەوری من جگە لە هاوڵاتیانی کوردستان بڵێن مناڵانی ئەوانی کە ئاوارن و ڕویان لە هەرێمی کوردستان کردەوە بەهۆی جەنگی داعش و قێرانانی کە ڕووی لە عێراق کردووە بەشێکی زۆری منداڵانی ئەوانی کە بەڕگەز عەرەبن لێرە کارەکەن. یەکێ لەم کوڕە جوانانە کە لێرە ئیشەکان ناوی کاک ساجیدە ئەو ئاوە فرۆشە لێرە ماشەڵڵا کوردێکەشی زۆر باشە. کاک ساجید سڵاو لێبێ. تەمەن و چەند ساڵە؟ 9 ساڵی. تۆ لێرە چییە فرۆشی چیەکەی؟ ئەو فرۆشی. کەی دیتە ئێرە؟ ساعە 9. لە ساعەت 9 تی تاکە کەی لێرە ئەبیت؟ ها؟ تاکەی لێرە ئەبیت؟ چەند ساعت لە بازاڕە ئەبیت؟ مرم ماڵەوە ساعە 6 تا 5. باشە. ئێوە کە لە بازاڕە ئاوە فرۆشن تا ئێستاکە ڕۆبەڕوویشتی تونند و تیژە بوونەتەوە یاخۆ لێدان کەسێ پاڵی پێوە نامن شتێک؟ بەخوا کەسێک ئازاری دابی؟ ئابارا فرۆشە منە ئەو فرۆشی بس ماوکاری ڕۆح ئەلف ئەو فرۆشی. زۆر باشە. لێرە چەند هاوڕێن چەند کەسن ئیشەکەن ئێوە ڕۆژانە؟ 4 منە ئەوە خۆمامە با من. باشە سپاس دەکەم کاک ساجد. ئەمەی کە بینن ئەمە دیمەنی ئەو مناڵانەیە کە لێرە ئیشەکەن لە بەپێی ئامارەکان لە سلێمانیە 2750 منداڵ لە خوار تەمەنی 2 ساڵانەوە ئیشەکەن. دیارە کارکردنی ئەم منداڵانە کاریگەری خراپی دەرونیە بێ لە سریان لەوەی کە ناتوان منداڵی کە ئەبێنن منداڵ یاسایی دیکە ئەبێنن ئیش ناکەن و خەریکی ژیانی خۆیان بەڵام ئەمان ئیشەکەن. هەروەها کاریگەری جەستەیی لەسەریان بێ. یعنی پۆلیسی سلێمانی من قسەم لەگەڵاکردن ڕایانگەیاکە زۆر جار ئەم دەڵان ڕوبەڕووی تونند و تیژیە بنەوە توندتیژی جەستەیی توندتیژی هەستا چەند جارێک ڕوبەڕووی دەستدرێژی بوونەتەوە منداڵان بەهۆی ئەوەی کە لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت نییە بە ڕێگەریکردن لە کارکردن. ڕاستی حەمامین پێمنێری پێم لە شاری سلێمانیەوە سپاس بۆ زانیاریەکانی تۆ.